ما لە 28 یازدەی 2024 ڕێکەوتووە لە 19 12 تووشێ زوت فێ بوون گوایە دەڵێن باخیرەکان ئەو چوون شکاوە نازانە شکاوە نە وەرگەڕاو چۆنی بووە بەس ئەوەندان بموتوتەوە هۆکاری چوونی بۆچی بووە وەڵی کاریۆک ئەو خەڵکی لەبێ ئیشی لەبێ کاریان بووە ڕاستی ئیشێکی نەبوو لێرە دەنا دەستکوتیشە زۆریش بەس هیچ شتێکی نەبوو لێرە دیارە لە ڕێگای هێندێک خاڵەکە لێ بووە هاوکاری کردو بۆی بتوانین بشتەوێ و لە ڕێگای ویستی بەداخەوە نەیتوانین بکاتەوە. زۆر باشە وەکو بەپێی ئەو زانیارانەی ئێوە هەتان بێت ڕووداوەکە چۆن ڕوویداوە چۆنیان بەیەوە گوت وڵی بەمایان گوت ئەو باخیرە گوایە غازی سوتەتەیە لە دایکی وتیان وەرگەڕاوە جا بیزە بە نازان چۆنی بووە ئەلموین گوتیان خنکاوە تا هیچکان پێ نەوتوین ینی ڕوونیە ڕووداوەکە لە لای ئێوە زۆر باشە تەمەنی چەندە تەمەنی 16 ساڵە 15 2010 بووە خەڵکی کوێیە لەکوێیە چەند دەبێت ئەمڕۆ تەرمەکەی گەیشتۆتەوە وڵی تقریبەنەوە شاوادی گەیشت هاتووە ئەو شەوێکە ڕۆژی ناومەتەلەزی خۆ بە خاکی سپاردووە لە زەیدی خۆی بە خاک باڵێرەوەڵە